سعادة السفير وجهة نظركم لا اسمع وقف، مو كل الرجال يحشون، خلينا نسمع. علياء تفضلي انت. کۆچی دوایی سەرۆک مام جەلال بۆتە هەواڵی سەرەکی ڕۆژنامە و سەرچاوە هەواڵەکانی جیهان و بە خەسارەتێکی گەورە ناوی دەبن. میدیا جیهانیەکان سەرباری خستنەڕووی خەبات و تێکۆشانی سەرۆک مام جەلال لە قۆناغە جیاوازەکانی خەباتی ڕزگاری گەلی کورد و عێراق هاوکات باز لە دیوێکی تری کەسایەتی سەرۆک مام جەلال دەکەن. ماڵپەڕە عەرەبی و جیهانیەکان ڕایدەگەێنن سەرۆک مام جەلال سەرباریەوەی کەسایەتێکی بەهێز و قورسایی سیاسی و پشوودرێژی هەبووە لە پێناو خەباتکردن و بەدیهێنانی مافەکانی گەلی کووردا هاوکات بە قسەخۆشی و گەشتبینی لە کۆڕ و کۆبوونەوەکانیدا جیاکراوەتەوە و بە کەسایەتێکی کۆمەڵاتی ناو دەبرێت. بە شێوەیەک هیچ کۆنگرێکی ڕۆژنامەوانی و کۆبوونەوەکانی لە قسەخۆشەکانی بێبەش نەکردو و لەو ڕێوە گرژی و بارگرانیەکانی کەم دەکردەوە. هاوکات گەشتبینیشی لە نێو لایەنە ناکۆکەکاندا بڵاو دەکردەوە. هەر بۆ هۆیشەوە سەرۆک مام جەلال توانیوێتی لەسەر ئاستی نێودەوڵەتی پەیوەندی چڕ دروست بکات و پەیوەندیەکانی فراوانتر بکات. کەسایەتیە دیارەکان و هاوڕێ نزیکەکانی مام جەلالیش هەمیشە جەخت لەو لایەنی دەکەنەوە و دەڵێن قسەخۆشەکانی و بوونی ڕۆحیەتی هاوڕێتی و جیاوازی نەکردن وای لێ کردووە کا لەناو هەموواندا خۆشەویست بێت و شانازی دەکەن بەوەی لەگەڵ مام جەلال خاوەن کاریزمایەکی تایبەت و بێهاوتا کاریان کردووە.